سڵاتان لەبێت میلەرانی کورسان نیوز من ئاڕۆتۆفیقم لاڵقێ بشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر متمانەی خەڵک بە یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا چۆن ئەتوانێت ئەو متمانەی خەڵک جێبەجێ بکات کە پێیان داوە و لە کارنامە و بەرنامەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک خاڵی گرنگ و استراتیژی و جەوهری هەبوو بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان. ئەم کارنامەیە چۆن لە حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان جێبەجێ دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ڕێژەی دەنگەکانی دوو هێندە لەم هەڵبژاردنەدا لە چاوەڵبژاردنەکانی پێشوو زیادی کردووە. چۆن یەکێتی ئەتوانێت جارێکی دیکە کار بکاتەوە لە ئاست ئەو متمانەی کە خەڵک پێی داوە و ئەرکێک و بەرپرسیارەتیشی قورستر و گرنگتریان خسۆتەوە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جێبەجێکردنی داوە و داواکاریەکانیان لە حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستاندا. ئەم شەو گفتوگۆکەی لەسەر ئەم بابەتە و متمانەدانەوەی خەڵک جارێکی دیکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی سەرەکی و یەکەم لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە بە میوانداری بەڕێز خاتو گۆڤەند ڕەجەب کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سودۆ لەگەڵمە. بەخێربێ خاتو گۆڤەند. زۆر سپاس. یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئێمە بینیمان لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردن لە کەمپینی بانگەشەی هەڵبژاردن بە سەرۆکایەتی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی ینی بانگەشەیەکی زۆر جیاواز و لە ئاستی پێویستی قۆناغەکەدا ینی جێبەجێی کرد و داوا و داواکاری خەڵکی کردە کارنامەی خۆی بۆ حکوومەتی ئایندە و پەرلەمانی ئایندە. ئەمێ سەرەتا خوێندنەوەت بۆ ئەم بابەتەوە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چۆن دەبینی وەکو کادرێکی پێشکەوتوو؟ دەستان خۆش بێ. سەرەتا پیرۆزباییکی زۆر گەرمی ئەم سەرکەوتنە لە سەرجەم کادران و هەواڵان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەسوکاری سەربەرزی شەیدانەکەم. زیادکردنی دەنگەکانی یەکێتی و بەدەستهێنانی ئەم سەرکەوتنە گەورەی ئەگەڕێتەوانێ بۆ تێکۆشانی سەرجەم هەواڵانمان ماندوونە ناسانە تێکۆشان بۆ بەدەستهێنانی ئەم دەنگانە و پەیامە ئاگریە ڕاستەوخۆکانی سەرۆک پاڤڵ کاریگەری ڕاستەوخۆی هەبوو لەوەی کە کادران جارێکی کە جۆش و خۆش بیانگرێتەوانێ و زۆر دڵسۆزانە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنەکانە کار بکەن. ڕاستی زیادبوونی دەنگەکانی یەکێتی هەوڵ و تەقەلایەکی زۆری ویستووە کە بربژێرەکانی یەکێتی دڵسۆزانە ئیشان بۆ کردووە سەرجەم ئۆرگانە حیزبیەکانی یەکێتی ماندوونە ناسانە لەو مەجالەیە ئیشان کردووە. ئێمە ئەتوانین لێرەیە بڵێن ئەو سەرکەوتنەی کە ئەمانویست بەدەستمان هێناوە، بەڵام هەڵمەتی بانگەشەکردن و بەدەستهێنانی سەرکەوتنەکە ئاسانتر بووە، بە بڕای من ئاسانترە وەک لە ئیدارەدانی. ئیشە قورسەکەی ئێمە لەمڕۆ دەست پێەکە لەمڕۆ دەست پێکە لە دوای حملەی هەڵبژاردن و سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسەی دەنگدان و لە پرۆسەی هەڵبژاردنە بۆ جێبەجێکردنی ئەو پەیامانەی کە لە پێش هەڵبژاردننا بانگەشەمان بۆ کردووە و بۆ ڕنگدانەوەی پەیامەکان لە کارەکانمانە و لە کابینە نوێیەکەی حکوومەتە جارێکی کە جەخت بکەینەوانێ لەسەر ئەوەی کە مافی هاوڵاتیان زۆر بەباشی بەدەست بێنینەوانێ و ئەو متمانەی کە خەڵک پێی بەخشیوین لە ئاست ئەو متمانەیابین. زۆر باش. ینی جارێکی دیکە متمانەدانەوەی خەڵک ڕاستە ئێمە لە ڕابردوو ینی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ینی سەرۆکی یەکێتیش لە بانگەشەکانی هەڵبژاردن و لە زۆرێک لە پەیامەکانی ئاماژەی بۆدا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو حیزبی سەرەکی هەن لە هەرێمی کوردستان کە ئەتوانن باڵات دەست بن و بڕیار بەدەست بن و حکوم بکەن. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان متمانی خەڵکی هەبوو، بەڵام وەکو جەنابی شدوتت ئەم سەرکەوتنی کە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستهێناوە سەرکەوتنێکی گەورەیە، چونکە بۆ یەکێتی لەم هەڵبژاردنە دوو هێندە دەنگەکانی زیادی کردووە. کەواتە ینی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گەنج و پیر بەو لاوە تازانی کە پێگەیشتون ینی متمانیان داوەتەوە بەم حیزبە دەیانەوێت جارێکی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتیشی گەورەی قۆناغەکە بگرێتەوە ئەستۆ. یەکێتی لە کارنامەکەشیدا کۆمەڵێک بابەتی گرنگی داناوە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. دەبێت چۆن پێداگری بکات لە داهاتوودا بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان وەکە یەکێتیش دەبێتە
پێکێنەرێکی سەرەکی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بەرنامە دەبێت چۆن جێبەجێ بکە خات و گۆڤان ئێمە جارێکی کە بەشداری حکوومەت نابین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێکێنەری حکوومەت بەشدار نابن بەشداری حکوومەت ینی بەشدار نابین لە بەس پێکێنەری سەرەکیە پێکێنەری سەرەکین لە بەرەوەی ئێمە هێزی دووەمین لە هەرێمی کوردستانە و هێزی یەکەمین لە پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕینە و توانیمانە دەنگی دووەم بین لە پارێزگای هەولێر و دووەکدا بۆیە جارێکی کە یەکێتی بەشدار نابێت لە حکوومەتە یەکێتی پێکێنەری سەرەکی ئەبێت و یەکێتی شەڕی بەدەستهێنانی بەشێکی باشی وەزارەتەکان ئەکا کە لە ڕێوە بتوانێت خزمەت بە هاوڵاتیان و لایەنگران و سەرجەم هاوڵاتیان کاگەر لایەنگریش نەبێت سەرجەم هاوڵاتیان چونکە دوجار ئێمە سەرکەوتنی یەکێتی سەرکەوتنی کوردستانە تاکە حیزب کە ئەتوانێت مافی هاوڵاتیان بەدەستبێنێ و ڕوبەڕووی ئەو هەموو پێشێلکارە بێتوانێت ڕوبەڕووی ئەو هەموو ناوچەگەرێتی بێتوانێت تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرجەم حیزب ئۆپۆزیسیۆنەکانی کە تاقیکرانەوە لە ڕابردوو بەڵکو نەک نەیانتوانی بە ئۆپۆزیسیۆنی دەوری ئۆپۆزیسیۆنی خۆیان ببین و بەشێک بن لە چارەسەر و دەستنیشانکردنی کێشەکان بوون بە بەشێک لە گرفتی گەورە و خۆفرۆشی لە هەرێمی کوردستان کێشەشیان بۆ هەم حکومڕانی هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ناوچەیە دروست کرد باشە ینی یەک خاڵێکی زۆر گرنگ و جەنابیشت ئاماژەت پێدا ینی خەڵکی کوردستان دەنگیاوەتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەس کادر و ئەندام و لایەنگری یەکێتی نییە چکە ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنیشە ینی بینیمان ینی کاک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی تاوای لێ هات ینی کەوتە سەر ئەژنەوە داوای کرد لە خەڵک وتی تەنها نیو ساعتمان بنێ بڕۆن دەنگ بن ینی تاقیمانکەنەوە یا هەر بڕۆن بەشداری بکەن لەم پرۆسە گرنگە کە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بۆ ماوەی چەندین ساڵەکە ئەنجام نەدراوە و مافیشی دیموکراسی خۆتە بڕۆ جێبەجێکە بەدەر لە کادر و ئەندام و دۆست و لایەنگری یەکێتی خەڵکی دەرەوە یەکێتیش دەنگیاوە بە یەکێتی جارێکی دیکە کەواتە ئەمە بەرپرسیارەتی یەکێتی دوو ئەوەندە قورسترەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بەڕاستی شەڕی داهاتووی لە حکوومەتا قورس دەبێت وەکە خۆشی پێکێنەری سەرەکی دەبێت ینی دەبێت ئەم کارنامەیەکەیەتی بەلای کەم و جێبەجێ بکات یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بۆ داهاتوو ینی زۆرێک دەڵێن ڕێکەوتن لە حکوومەتی داهاتووە تۆزێ قورسە بێ بۆ پێکێنانی شەڕی یەکێتی هەم قورسە بێ بۆ ئەم بابەتەش زین چۆنە کاگاوڕێ کاک پاڤڵ لە هەڵمەتی بانگەشەیە وتی زاب خودێ بێ ئۆکەی یەکێتی نابێت مدیر عامیش مەبەست لەم پەیامە چی بوو ئەم پەیامە پارتی کە حیزبی یەکەمە لە هەرێمی کوردستانە لە هەڵبژاردنەکانی پێشوا بێمنەت بوو لەوەی کە یەکێتی گۆڕان هەر حیزبێکی سیاسی کە لەم دەڤەرەی ئێمە یاخود لە هەرێمی کوردستانە بەشدار بێت لە پێکێنانی حکوومەتیانە خۆی لەگەڵ کۆتاکانە بێمنەت حکوومەتی پێکێنا بەڵام زاب خودێ ئەم جارە ناتوانێت بەتەنها حکوومەت پێک بێنێ بۆیە یەکێتی کە لە 18 کورسی پەرلەمانی پێشووی هەبوو ئێستا هاتووەتە 23 کورسی بە کۆتاکان ئەگەینە 25 و حیزبی هاوپەیمانی کەشمان هەیە کە ئامادەن لەگەڵ هاوپەیمانێتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بکەن بەم معادلەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت بێمنێت بێ بەرامبەر یەکێتی وەکووتی شت جگە لە کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەی دێرین و سەرجەم لایەنگرانی یەکێتی ئێمە کەسی مەدەنی دەنگی پێداوین کەسانێک دەنگیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان داوە کە لایەنگری حیزب نین تەنها بۆ تاقیکردنەوەکو حیزبێکی تازە لەسەر پەیامەکانی سەرۆک پاڤڵ هاتوون متوانەی خۆیان داوە بە یەکێتی ئەمەش لە پای چێوێت لە پای ئەوە دێک کە کاک پاڤڵ لە ماوەکانی ڕابردووە لەم 3 ساڵێکی کاک پاڤڵ بە شێوەیەکی بەرچاو هاتۆتە پێشەوە لەناو پرۆسەی سیاسیە لە هەرێمی کوردستان و بیزات لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو شتانەی کەوتوێتی جێبەجێ کردووە هەم لە 11 کورسی کۆتاکان و هەم لە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان و لە هەمان کاتە ئێمە لەم ڕۆوە پەیامی مەکتەبی سیاسی و سەرۆکی یەکێتی ئەوە بووە کە خۆ ئامادەکردن و ئامادەسازیەکی باش بکرێ بۆ هەڵبژاردن بە هەمان نەمەتی ئێستا و دڵسۆزی ئێستا بۆ پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەڵبژاردننی ساڵی داهاتوودا بۆیە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی کاریگەر و گەورەیە لە ناوچەکە و بە سەرۆکاتی سەرۆک پاڤڵ کە خاوەن قەرار و بڕیاری خۆیەتی ئەمڕۆ معادلە سیاسیەکان بەڕێو ڕێڕێوێکی ڕاستکردنەوە چۆتە سەر سکەی خۆی هەر بەیاننامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی ژەبوو لەسەر کۆبوونەوەی ینی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی هەم پیرۆزبایی و هەم دەستخۆشی لە هەواڵان و لە خەڵکی کوردستانەکە بووی کە پرۆسەی
هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە سەرکەوتوی بەڕۆچوو دەنگیان ناوەوە و متمانیان داوەتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و جارێکی دیکە ئامادەکاری یەکێتیش بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و جەنابەت ئاماژەت پێدا کەواتە یەکێتی ئێستا لە ئێستەوە ئەسپی خۆی تاوداوە بۆ ئامادەکاری و سازبوونی بۆ هەڵبژاردنێکی دیکە و دەیەوێت لەو هەڵبژاردنەشە ببێتەوە بە هێزی یەکەم چکە بینیمانێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران 2021 یەکێتی هێزی یەکەم و بەڕاستی چکە ژماری کورسیەکانی لە ناوچە ناکۆکەکان ینی زۆر زیادی کرد لە چاو لایەنەکانی دیکەی کوردستان کەواتە ئامادەکاری یەکێتی قورستریشە بۆ داهاتوو دەیەوێت لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بە هەمان شێوە دەنگەکانی دوو هێندە زیاد بکە و کورسەکانیشی زیاد بکاتەوە بە بەیاننامەکەی ئەمڕۆ بێت بڵێ خۆی ئەگەر باز لە ئەوە بکەین ساڵی 2021 کە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەنجام درراوە یەکێتی هێزی یەکەم بووە یەکێتی لە کوی پرۆسە سیاسەکانی هەرێمی کوردستانە لە ساڵی 91 بە دواوانێ هێزی یەکەم بوو هەتاوەکو نەمانی ڕەوانشاد جەنابی مام جەلال و نەخۆشکەوتنی هێرۆخان یەکێتی ئەو کاتە سەرقاڵی ململانی ناوخۆیی بوو قیادەیەکمان نەبوو کە ئێمە بگەڕێنەوە بۆ یەکێتی هۆکاری شکست هێنانی یەکێتی و هاتنە دواوەی یەکێتی لەم کاتەیە بوو کە حیزبی لێ بوانێ بەڵام ئێستا ئێمە سەرۆکێکمان هەیە قیادەکانمان قیادەیەکی تۆکمە و باشە و قەرار یەک قەرارە بۆیە ئێمە لە دوای سەرکەوتنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەوانێ سەرکەوتنی پەرلەمانی کوردستانمان بەدەستێنا و جارێکی کە خۆمان ئاماداکەین بۆ بەدەستهێنانی متمانی زیاتری خەڵک هەڵبەت بەدەستهێنانی متمانی خەڵک بە قسەنا و بە بانگەشەنا و بە جێبەجێکردنی ئەو پەیڕە و پرۆگرامەی کە لە پێش هەڵبژاردنا ئەو بەیاننامانەی ئەو مانشێتانی کە بەرزمان کردبوانێ ئێمە ئەمانەوە ڕێڕەوی حکومڕانی لەم هەرێمە ڕاست بکەینەوە ئێمە ئەمانەوێت دەستی خزمەت بگەینینە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لە دوهۆکە لە هەولێرە لە سلێمانیە هەر شوێنێکە هەمووی کووردە و پێویستە هەموو شارەکان و کوێک خزمەتی پێ بکرا بۆیە بەڵێ ئێمە ئامادەین هەڵبەت ئامادەیەکەمان لەوێوەیەت کە ئەبێت زۆر بەدڵسۆزانە و زۆر بە خەمخۆرانە جێبەجێکردنی ئەو پەیامانە بین کە لە پێش هەڵبژاردنا هەڵمان گرتووە بەم شێوەیە ئێمە ئەتوانین هێزی یەکەم بینجاریکە و دەنگێکی زۆر بەدەست بێنین بۆ هەڵبژاردننی نوێنەرانی عێراق باش کەواتە سەرکەوتنەکان یەکێتی بوغرا ناکات و وای لێ ناکات کە ینی لە نێوان خۆی و خەڵکدا ینی بۆشایشی گەورە دروستکە بگرێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ئەم هاوسەنگیە لە هەرێمی کوردستان ینی بگەڕێنێتەوە و دەیەوێت پارێزگاری لە داوا و داخوازەکانی خەڵک بکە دەیەوێت موچەی بۆ بەدەستبێنێ دەیەوێت بابەتی ینی سیاستکردن لەگەڵ بەغدا ڕاست بکاتەوە چکە بەڕاستی بیرمان نەچێ ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری سەرۆکەکەیەوە ینی هەمیشە ئاماژەی بۆ داوە کە عمقی استراتیژیەتی سیاستکردنی هەرێمی کوردستان ینی بەغدایە یەکێتی کەواتە بۆ قۆناغی داهاتوو دەیەوێت ئەم سەرکەوتنانە جارێکی دیکە بنەخشێنێتەوە بە سەرکەوتن نەک بۆغرا بێ کەواتە متمانی خەڵک گرنگە و ئیشکردنی یەشێتی لەسەر ئەم بابەتانە بە تایبەتی مەسلەی گەنج و دامەزراندنی گەنجان و چۆنەڵی ڕاستکردنەوەی ڕێڕێی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دوجار یعنی ئەوەی کە هەیە و جەنابیش ئاماژەت پێدا نەمانی ئەو جیاکاری کە هەبوو بەڕاستی پێشتر لە خزمەتگوزاری لە ناوچەکانە ئەم قۆناغانە یەکێتی ئەباتە کوێی حکومڕانی لە هەرێمی کوردستان چکە یەکێتی ئەزمونێکی حکومڕانی پێشووتری هەیە و تاقی کراوەتەوە بەڵام بەمە ئەیباتە کوێ لە حکومڕانیە بەڕاستی یەکێتی ئەزمونێکی ڕابردووی جوانمان هەیە کە بە هەموو کێشەکانە و قوبوڵمانە بە هەموو ململانی ناوخۆیەکان و قوبوڵمانە و باجی خۆی لە شوێنی خۆیان بە هەڵەکانی داوە بۆیە ئەم جارە سزاش دراوە یەکێتی بە دڵنیایی یەکێتی هێزێک بوو کە هەمومان لە ڕابردوو زانین یەکێتی چه هێزێک بوو لە پاش دروستبوونی ململانی ناوخۆیی چ سزایەک درا و قوبوڵی ئەو سزایی کرد تەقبولی کرد کە بڵێ ئێمە لەبەر کێشە ناوخۆیەکانی خۆمان نەمانتوانی لەگەڵ معاناتی خەڵکا بین بەڵام یەکێتی ئێستا سەرکردەیەکی هەیە یەکێتی ئێستا سەرۆکێکی هەیە کە ڕاستە و خۆ لە ناو خەڵکایە ڕاستە و خۆ پشتیوانی خەڵکە یەک قیادەمان هەیە کە نەک بوغرابوون دروست ناکە بەڵکو زیاتر بە زیادبوونی دەنگەکانی یەکێتی کورسیەکانی یەکێتی زیاتر ئەرکی سەرۆکمان قورس ئەکات کە زیاتر سادەتر و سادەتر بە زمانێکی سادەتر لە ناو خەڵکا قسە بکەین ئێمە ئەمە حملەی هەڵبژاردن و بانگەشەیە لەم ماوەیە کە بینیمان جیاوازترین حملەی بانگەشە بوو وەکو سەرۆک لیستەکان کە سەرۆک پاڤڵ ئەهاتە ناو خەڵک و ترسێکی دروست کرد بوو لای
نێارەکانی بەڵێ ترسێکی وا دروست بوو کە بە درێژایی حملەی هەڵبژاردن و بانگەشە خۆیان و کوڕەکانیان لە حملەی هەڵبژاردنە بەشداریان نەئەکرد بەڵام ئەم هەڵبژاردنە ترسێکی دروست کرده بوو کە سەرجەم کوڕی بەرپرسەکان لە نارانی یەکێتی لە حملەی بانگەشەکەیان بەشدار بوون ئەمە بۆ خۆی سلمێنەری ئەوەیە کە یەکێتی جارێکی تر سەرکەوتن بەدەست ئەهێنێت و بگرە نەک بغرانابێت ئەبێ زۆر زیاتر و زیاتر و زیاتر سادەتر لە ناو خەڵکە لەگەڵ معاناتی خەڵکە لە کۆڵانە قوڕەکانەوە تعبیر لە ئامانجی خەڵک بکات تعبیر لە کێشە و گرفتەکانی خەڵک بکە هەر بۆ ئەم بابەتێ ینی ئەمە جۆمان لێبێت کە یەشێتی ینی لە پێکێنانی حکوومەتی داهاتوو یاریێمی کوردستانە دەیەوێت یەکێک یاخود دوو لە سەرۆکایەتیەکان وەربگرێ ئەوانەی کە هەیە بەڕاستی هەر بۆ ئەمەشە دەیەوێت لەو ڕێگەیەوە خزمەتی زیاتر بکات چکە بەڕاستی لە ڕابردووە ڕاستە بۆ نمونەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بۆ لە حکوومەت و تیمەکەی لە ڕێگی کاخوباتەوە کە سەرپەرشتی تیمی یەکێتیانە کرد وەکو جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان توانی کۆمەڵێک کاری گرنگ بکە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان و بە تایبەتیش بۆ مەسەلەی موچە و هەروەها بابەتی بودجێ هەرێمی کوردستان یەکێتی گەر ئەم سەرۆکایەتیە گرنگانە وەربگرێت ینی داو داخوازەکانی خەڵک حتمما جێبەجێەکە وایە؟ مە چوار سەرۆکایەتیمانە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی دادوەری لەم چوار سەرۆکایەتیە یەکێتی بە مافی خۆیزانە دوو سەرۆکایەتیان وەرگێت بەڵام سەرۆکایەتی پەرلەمانێک وەکو جاری پێشوو کە هەمان بووە حکوومەت ئامادە نەبووە بچێتە دانیشتەکانی پەرلەمانەوە کە بانگێشت کراون بەم شێوازە نەبوو ئەم بەشداریکردنی ئەم جارەمان بەم شێوازە نییە یەکێتی ئەم جارەوێت دەنگ و ڕەنگی فعلی خەڵک بێت سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی حکوومەتە پەرلەمانە ئەنجومەنی دادوەری هەر کام لەم سەرۆکایەتیانە دوانیان یەکێتی لە ئامادەسازیایە بۆی کە وەری بگرێت بە وەرگرتنی ئەم دوو سەرۆکایەتیش ئەرکی یەکێتی جارێکی کە قورستر ئەبێت لەوەی کە بەرپرسیارەتی ئەرکە هەواڵ بەرپرسیارەتی چوونە سەر کورسی و دانیشتن نییە ئێمە کادرێکی حزب کەمتر ئەرکی لە سەرشانەوە کادرێکمان لە ئاستێکی باڵایە ئەو کادرەی لە ئاستی باڵایە ئەبێت ئامادە بێت زۆرترین ڕەخنەی لێ بگیرێ و زۆرترین شەڕ بکا بۆ بەدەستهێنانی مافی تاکێک لە کوردستانە ئەگەر کادری خۆشی نەبێت بۆیە بە دڵنیایی بەدەستهێنانی هەر سەرۆکایەتێک لەم سەرۆکایەتیانی کە باسمان کرد جارێکی کە ئەرکی یەکێتی قورس ئەکات و یەکێتی ئەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەوە کە ئێمە ئیتر جارێکی کە ئەگەر ئەم جارە لە ئاست بەڵێنەکانمانانە بین جارێکە ڕووی ئەوەمان نییە بە خەڵک بڵێن دەنگمان پێبن خەڵکیش سزاتانەدا و خەڵکیش جارێکی کە سزامانەداتەوە و ئەو تەجروبە تاڵی کە لە ڕابردوو بەدەستمان هێنا و سزاکەیمان وەرگرت یەکێتی لە هەر ئان و ساتێکە لادانی هەبوو بە سزای خۆی بەدەستێناوە بۆیە جارێکی کە وەکو کادرێک لەو بڕوایانی بە سەرۆکاتی سەرۆک پاڤڵ بیاڵە بچێتە سەر یعنی یەکێتی چوو بە سەر ڕێگە خۆڵەکە باوا بڵێن یەکێتی ئێستا هاتۆتەوە سەر ڕێگە ڕاستەکە جارێکی کە بە سەرۆکاتی سەرۆک پاڤڵ لەو بڕوایانی بیاڵە بکەوینەوە سەر خۆڵەکە و کادر و لایەنگرانی خۆشی دڵگرانکە کەواتە کە ینی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی ئەڵێ سێ ساڵە یەکێتی نوێ پێکات و ئەم هەموو دەستکەوتەی بۆ هەرێمی کوردستان بەدەستێناوە کەواتە توانێت لە ماوەی ئەم ساڵانی داهاتووە کە سەرۆکایەتی ئەم حیزبە بکات سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی ئەین دەستکەوتی گرنگتر بەدەستێنێت لە ئاسی هەرێمی کوردستان و لە ئاسی عێراقیشە چونکە بیرمان نەچێ ئێمە ینی شەڕی یەکێتی هێندە لە عێراق قورس بوو توانی کۆمەڵە دەستکەوتی گەورە و گرنگ بۆ هەرێمی کوردستان بەدەستبێنێ ڕاستە بۆ نمونە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو بەڵام ئەگە سەردانەکانی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی نەبووە یاخود پەیوەندی دۆستایەتی و مێژوایەتیەکانی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی نەبووایە خۆ ئەم دەستکەوتانە بەدەست ناهات یەشێتی دەیەوێت ئەمقی پەیوەندیەکانی لەگەڵ بەغداد چۆن بێ لە داهاتووە ینی خات و گۆڤەن بەڕاستی چکەمەش زۆر گرنگە لە دوای مردنی جەنابی مام جەلالەوانەیە یەکێتی وەلان رابوو لە بەغداد ساڵ بە ساڵ وای لێ ئەهات لە ناو عێراقا حیزبێک هەبوو بە ناوی یەشێتی بەڵام دۆستایەتیەکانی نەمابوو هەڵبەت هەموو پەیوەندیەکی دۆستایەتی بە ئیدارەدان و تازەکردنەوەی پەیوەندیەکە ئەبێت یەکێتی چەندین ساڵ بوو لە وڵاتانی دەرەوە بانگێژ نەکرابوو هەر لەو ماوەیە کە سەرۆک پاڤڵ لە ماوەی ئەم سێ ساڵە لە رووسیا بانکراوە لە ئەمریکا بانگێشت کراوە ئێمە ئاگادارین کە چەندین ساڵ پێشەوە ئەم شتانە بانگێشتانە هەر نەبوو سەرۆک کۆماری ئێران دێتە سلێمانی سەرۆک کۆماری ئێران دێتە سلێمانی لە کاتێکا سەرۆک کۆماری ئێران ئەچێتە عێراق هەموو حیزبە شیعەکان کۆکاتوانێ و
دانیشتێکیان لەگەڵەکە لە هەولێر بەعینەن شێوە دانیشتێکی یەک ساعتی لەگەڵ تەواوی حزابەکانەکە بەڵامیێتە سلێمانی و سەردانی مەزاری مامەکە و لە دەباشان لەگەڵ سەرۆک پاڤڵ کۆبێت و ئەمە بۆ خۆی سلمێنەری ئەوەیە یەکێتی ئێمە ڕابردوومان زۆر جوانە خوێن و قوربانی و شەیدێکی زۆرمان ناوە لە پێناوەکەیە و وەکو لە ڕابردووش ئاماژەم پێیا قبوڵی هەموو هەڵەکانیشمانەکەین بەڵام یەکێتی بەبێ حاشاکردن لە مەبدەئی ڕابردووی یەکێتی ئێستا حیزبێکی نوێ قیادەیەکی نوێ حیزبێکی زۆر جیاوازە ئەتوانی وەکو حیزبێکی جیاواز تەعاملی لەگەڵ بکرێت چونکە قیادەکەی و بەڕێوەبردنەکەی و ئاراستەکردنەکەی زۆر لەگەڵ پێشوا فەرقی هەیە وەکو ئەوەشی کە باسی کرد یەکێتی پەیوەندی دۆستایەتەکانی لە بەغداد بەرەو خراپ نەکراپی ڕۆشت بوو هەر نەمابوو بە هەوڵی سەرۆک پاڤڵ ئەم پەیوەندیانە نوێ کراوەتەوانێ دروست کراوەتەوانێ ئیدارە دراوەتەوانێ کە ئەمە جارێکی کە لە مەساڵحی هەرێمی کوردستان بەکارەهێنرێتەوانێ با لە ڕێگەی حکوومەتی هەرێمی شۆبێ دوجار ئێمە بینیمان لە ڕابردوو سەرۆک پاڤڵ هەموو شتەکانی خستە سەرسکە و پاشان توانرا ئەو مەهامە سیاسی کە هەبوو جێبەجێ بکرێت لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆیە هاوکێشە سەرەکیە یەکلاکەرەوەکە عێراقە و یەکێتی دەوری کاریگەر ئەبینێت لە عێراقا و حیزبێکی کاریگەرە هەم لە سەردەمی مام جەلالە و هەم لەم سەردەمەشا لە سەردەمی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانیە حیزبێکی کاریگەر و دەنگزوڵاڵ ئەبێت لە بەغدا هەر بۆ خۆی ینی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش کە یەکێتی پێداگر بوو و سوور بوو لەسەرەوەی کە دەبێ هەڵبژاردنە بکرێت بەڵام هەڵبژاردنێک کە بە دڵی سەرجەم لایەنەکان و بە خواستی هەموو خەڵکی هەرێمی کوردستان بێ کرایە چواربازنەی وەکو جەنابوتت 11 کورسی کۆتا لابرا ینی کۆمسیۆنی باڵای سەرۆک هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی کرد یعنی خۆی بۆ خۆی جارێکی دیکە پرۆسی دیموکراسی بە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆ سەر ڕێڕەوە ڕاستەکەی بەدەستهێنانی ئەم دەنگانی کە ینی پێشووتری ژاماژەم بۆدا کە یەسەیەکێتی دەبێتە هێزی دووەم و جارێکی کە لە هەرێمی کوردستان و دەنگەکانی دوو هێندە زیاد دەکا قورسایی تەمان لە بەغداش جیاواز دەبێ و حساب بۆ کراوتر دەبێ وایە ڕاستە یەکێتی یعنی بەشداریکردنی لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا سەرکەوتنی بەدەستێنا و بەشداریکردنی لە پرۆسەی با بڵێن یەکێتی دەوری سەرەکی هەبوو لەوەی کە هەڵبژاردن بکرێت هەموو ئەزانین چنێک کە ئێمە شەڕی ئەواکەین کە لە کاتی خۆیان هەڵبژاردننی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بکرێت و چه ئەحزابێکی سیاسی ئامادە بوو کە دوور خرێتەوە ماوەکە ئەمە بۆ خۆی سلمێنەری ئەوە بوو کە ئەگەر ئێمە بترساینە لە قووەتی خۆمان بترساینە لە حەجمی خۆمانەکە حەزمانە کردواکەیە یعنی شەڕکردنی یەکێتی بۆ ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت بۆ خۆی سلمێنەری ئەوە بوو کە هەم لە عێراق و هەم لە وڵاتانی دەوروبەر ئەی سلمێنێ بەوەی کە ئێمە بەڵێ حیزبێکی دیموکرات خوازین ئەمانەوێت لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێ و ناترسین لە قووەتی خۆمان و ئێمە ئێستا حیزبێکین وەکو وتمان جگە لە لایەنگرانی خۆمان خەڵکی مەدەنیش ئەو متمانەیان بە سەرۆک پاڤڵاوە کە قووەتێکی کەی هەبێت لە بەغداد و متمانە پێکراوتر بێ و تەعامل و هاوکێشە سیاسیەکان هەمووی بە مەساڵحی ئێمە لە بانگەشەی هەڵبژاردنە ینی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی ئاماژەی بە خاڵی زۆر گرنگە کرد یەکێک لەوانە پاراستنی خاک و خەڵکی هەرێمی کوردستان بوو ئەمە بۆ یەکێتی ئەولەویەت بوو چون یەکێتی قوربانی زۆری دابوو لەم پێناوەدا و زۆریش ینی دەستی تۆمەتی بۆ درێژەکرا لەلایەن هەندێک لایەنی ناوخۆیەوە بەڕاستی سەرکەوتنی یەکێتی جارێکی دیکە دەتوانێت ئەم ڕێگان نیشتیمانیە بەرجەسە بکاتەوە بۆ پاراستنی خاکی فرۆشراوی هەرێمی کوردستان یەکێتی حیزبی هەر چوار پارچەی کوردستانە یەکێتی حیزبی یەک ناوچەنیە ئێمە سەرۆک پاڤڵ شەڕی هەر چوار پارچەکە ئەکات پشتیوانی هەر چوار پارچەکە ئەکات ئێمە ناین خاکی خۆمان بفرۆشین ناین ئەخباری بەسەر کوردێکی دراوسێەوە بکەین کە لە ناچاری هاتۆتە وڵاتی ئێمە ئەگەر ئامادە بین شەڕ بۆ پارچەکانی تری کوردستان بکەین چۆن خاکی خۆمانە فرۆشین چۆن ئەم پارچەی خۆمانە فرۆشین یەکێتی خەمخۆرانە و سەرۆک پاڤڵ خەمخۆرانە بەتەنگ نیشتیمانی خۆمانەوە نیشتیمان بە هەر چوار پارچەکەیوانێ نەک بە تەنها باشوور باس بکەین یعنی ئەوە گرنگە بۆ سیاسەتکردنی داهاتوو یەکێتی بە بڕوای تۆ یعنی کوردستان چوار پارچەیە ئەگەر یەکێتی خەمی پارچەکانی کەی بێت خەمی ئەو پارچەی نییە کە دەسەڵات و قووەتی خۆی تیا بەرجەستە کردو و ئەتوانێت لە ڕێگەی خزمەت بگەێنێ بە پارچەکانیکە هەر لەسەر خزمەتکردنی بە پارچەکانی دیکە ژیانی یەکێتی باجی قورسیدا بەڕاستی بەڵێ ئەوەی کە یەکێتی خزمەت بە پارچەکانی کوردستانەکە لەبەر کوردایەتیە بەڵام هەر لەلایەن ئەحزابە ناوخۆیەکانەوە تۆمەتی جیاواز و
قسەی جیاواز لە پاڵ ناوی یەکێتی و سەرۆکی یەکێتیە ئەکراکە یعنی ئەگەر بە مناڵێکیش بوترێ ئەو شتانە بیری لێ بکاتەوانێ ینی هەڵسەنگاندن بۆ ئەوە ئەکات کە ئەمە وێڕای هاونیشتیمانی بوون وێڕای دڵسۆز بوون وێڕای خەمخۆری بۆ هاونیشتیمانیانی لە هەر چوار پارچەی کوردستان هیچی کەنیە بەڵام ئێمە زۆر کات قسەکان بە مەساڵحی خۆمانە کیفێکی جوان ئەەکەین بە بەریا و لە بەرژۆندی خۆمان بەکارهێنین کاتێک کە من ئەحزابێکی سیاسی بم ئەو شتەی کە عیبەیەکە بۆ خۆم حیزبە سیاسیە هاوپەیمانەکەم یاخود حیزبە سیاسیەکەم کە لە دەڤەرەکەی خۆما بە شێوەیەکی جوانتر لە من ئەداەکە بۆ من ئەبێ بە عیبە مەجبور تانە لەوەی ئەوەدا چونکە ئەو بەو نەمەتەی یەکێتی ئیشی نەکردووە ئەو خاکفرۆشی کردووە ئەو لەسەر کوردێک کە لە پارچێکی کەوە هاتۆ جاسووسی کرا و دراون بەکوشت بۆیە ئێمە ئەم ڕابردووی یەکێتیمان لەم 3 ساڵایە زۆر پێجوانە هیواداری سەرۆک پاڤڵ زۆر پێداگرانەتر و زۆر دڵسۆزانەتر بەدەم خەڵکەوە بچێت و قووەتی تەواو هێزی تەواو بەکار بهێنرێت لە جێبەجێکردنی سەرجەم ئەو بەڵێنانێک کە لە پێش هەڵبژاردنە ئەو پەیامانێک کە بەرزمان کردوتەوانێ هەتاوەکو جارێکی کە متمانەی زیاتر و زیاتر و خەڵک و جەماوەری کوردستان بەدەستبێنی هەر لەسەر بابەتی ینی ئاشتەوایی و ڕێخستنەوەی نێوماڵی کورد یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە لە ئێستش و بینیشمان لە ینی پرۆسەی دەنگدانی گشتی لە هەرێمی کوردستان ینی سەرۆک پاڤڵ ئاماژەی بۆدا ینی پێویستە ئەم ڕەوشە باش بکەین ئەم وەزعە باش بکەین یەکێتی بۆم بابەتە ینی کە لە ڕابردوو دەستی برایەتی و دەستی ئاشتەوایی هەمیشە درێژ بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئەم قۆناغە هەستیار و گرنگی هەرێمی کوردستان و لە دوای ئەو سەرکەوتنە گەورەیە و ئەو متمانە گەوری خەڵکی کوردستان بەم هێزە کە هێزێکی شۆڕژگێر و خەباتگێڕی وەک یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم دەستکراوەی چۆن دەکا بەرامبەر بە لایەنە سیاسیەکان بۆ ئاشتەوایی ئەزانین چۆن کاکاوڕێ سەرجەم ئەو ئەحزابانی کە لە هەرێمی کوردستانان سەرجەمیان ئامادەن یعنی بەشێکی زۆریان ئامادەن هاوپەیمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بکەن بەڵام لەگە پارتی دیموکراتی کوردستانە ئەو هاوپەیمانیە ناکەن ئەگەڕێتەوە بۆچی هەر زۆر کات لە دەرەوە جێمان لێ بێڵن بۆ زۆرترین حیزب لە سلێمانی دروستە بێ بۆ لە هەولێرە حیزبیکە دروست نابێت ئەگەڕێتەوە بۆچی ئەو دیموکراسی و مرونەتە سیاسی لەم دەڤەرە هەیە لە ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و سلێمانی و هەڵەبجە هەیە لە هەولێر و دهۆکاوە بەدی ناکرێت ئەوان کادرێکی خۆیان نیەتە سەر تەلەڤیزیۆن و حاشا لەوە ئەکات کە جارێکی کە ئامادە بێت ئەگەر سەرۆکەکەشیان تەکلیفی لێ بکات بچێتەوە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و دواتر 2 ڕۆژ دوای ئەوڵە وام زانی رادیۆ بۆ چێتەوە ڕیزەکان یعنی ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەمە بۆ خۆی ئەوە ئەسەلمێنە کە لە سلێمانی و لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانێتی یاخود دیموکراسی خاڵێکی زۆر جەوهەری و گرنگە و ئەمە ژوای کردووە کە حیزبەکانی کە بەهۆی مەبدەئی یەکێتیەوە ئامادە بن کە هاوپەیمانی لەگەڵ یەکێتیا بکەن و یەکێتی جارێکی تر دەستکراوەتر ئەبێت و پشتیوان ئەبێ و پاڵپشت ئەبێت بۆ هەر ئەحزابێکی سیاسی کە بیەوێت هاوپەیمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بکە. باشە هەر بۆ مەسلەی بابەتی هاوپەیمانی و پێکێنانی حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان ینی یەکێتی ئێمە جۆمان لێوێ لە ئێسادا لە مێک دوو ڕۆژەیە لەسەر زاری کەوادیر و بەرپرسەکانی و جەناویشت ئاماژەت پێدا ینی یەکێتی لە ئاستی ئەو 4 سەرۆکایەتی هەرێم دوانی بەلایانی کەمەوە دەبێ وەرگێ و لە پێکێنانی حکوومەتیشدا یعنی دەبێت زۆربەی وەزارەتە سیادیەکان لای ئەم بێت لەم ڕێگەوە یەکێتی ئەتوانێت ئەو بابەتانی کە بە تایبەتی لە بانگەشەی هەڵبژاردن و لە بەرنامەی خۆی داوەکو کارنامەکەی کە بۆ حکوومەتی ئایندە جێبەجێ کرد و بە تایبەتی مەسلەی موچە و تەوتین ئەمە ئەتوانێت جێبەجێ بکات بەڕاستی ینی خات و گۆڤند چۆمە زۆر گرنگە بەلای خەڵکی کوردستانەوە بەڵێ زۆر کات پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە کاتی حملەی بانگەشەی هەڵبژاردننیشە گلەی ئەومان لێ ئەکرا یەکێتی وایەکێتی و هەموو جارێک یعنی بە نمونە وەزارەتەکان کە لای وەزیرەکانی یەکێتی باڵا دەستنتیا خوێندنی باڵایە کشت و کاڵە بە نمونە ئەمانێنە ئەمان و کام کاری ناڕازین لێ یان کێ هەیە گلەی لەم وەزارەتانە هەبێت کە یەکێتی ئیدارەیە خەڵک گلەی لەکوێ لە دارایی هەبوو لە وەزارەتی ناوخۆ هەبوو لە پەروەردە هەبوو 37 بۆ 38 هزار مامۆستامانەیە وانە بێژە لە 2012 یەک مامۆستا دانەمەزراوە لەسەر وەزارەتی پەروەردە ئەم وەزارەتانە بوون کە پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان و ئەحزابەکانی کە داشیان مەزرانن موچەکەیان قەرار بوو بیان نەنێ کە چێ تا دوای هەڵبژاردن موچەکەیان یەک ڕۆژ
ئێمە ڕۆژی پێنجشەممە و سێشەممەی هەفتەی ڕابردوو ئەمانتوانی بایۆمەتری مامۆستایانە ئەتوانی بایۆمەتریەکان دەرکەن و على ساس لە ڕۆژی سێشەممەیە موچەی مامۆستایانی گرێبەست وەکو یەکەم موچیان وەرگرن بەڵام هەر ئەمڕۆ بڕیارێک دەرچوو کە بایۆمەتری ناکرێت بۆ ماوەیەکی نادیار جارێ ڕاگیراوە کە ئەمە بۆ خۆی وەکو یعنی چۆنێتە بەرچاوت مامۆستایەک سێرەکە پێش بانگەشە لە کاتی بانگەشە پێڵە تۆ بووی بە گرێبەست پیرۆزبایت لێکا و یەکەم موچەت لە مانگی نوێ وەرەگریت و ئەشیان بینن و لە دوای ئەوە هەر یەک ڕۆژ دوای هەڵبژاردن ڕاگیرا ئەمە بۆ خۆی کێشەی گەورن یعنی یەکێتی توانێت ئەمانە لە حکوومەتی داهاتووە بە ئاسانی حلبکە لە ڕێگەی سەرەکی شەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە جارێت تەوتین بە شێوەیەکی باش بکرێت مافی سەرجەم مامۆستایان و فەرمانبەران بگەڕێتەوە پلە بەرزکردنەوەی مامۆستایان بکرێتەوە یعنی بەڕاستی تو سەیرەکەیت من خۆم لە کەرتی پەروەردەیە خزمەتم کردو خزمەتی ژەکەم لە ساڵی 2007 ئێمە 4 بۆ 5,000 مامۆستای وانە بێژ بووین ئەو کاتە کە لەسەر شەقام بایکۆتمانە کرد خۆپشاندانمانە کرد داوامانە کرد کە لە جێگەی مامۆستاخانە نشینەکان دامەزراندن بۆ مامۆستایانی وانە بێژ بکرێت کەو کاتە تو ئیدارەدانی 4,000 کەس ئاسانە ساڵ بە ساڵ ئێستا ژمارەی مامۆستانی وانە بێژ نزیکی 38,000 38,000 من هەر بۆ خۆی کاتی بڵاوکردنەوەی بەیاننامەکە کە مامۆستایانی وانە بێژ دەبنە گرێبەست گومانم لا دروست بوو کە دەوترا لەسەر داهاتی ناوخۆ مامۆستایانی وانە بێژ دەبنە گرێبەست و پلە بەرزکردنەوەی سەرجەم فەرمانبەرانە کرێتەوەوانێ و هیواداری دوجار هەر ئەحزابێکی سیاسی خزمەت بکە خزمەتی تاکی خۆی ئەکات و ئێمە پێی دڵخۆشین وەکو یەکێتی چونکە ئێمە حەز بەوە ناکەین کە هیچ تاکێکی کورد لە هەرێمی کوردستانە و لە هەر چوار پارچەکەشە لەناو میحنەتا بژی بۆ یەکێتی شەڕی بەدەستهێنانی وەزارەتەکانی کرد بە دڵنیایی شەڕی بەدەستهێنانی مافەکانی شەکە ئێمە وەزارەتمان بۆ کورسی و پۆز ناوێ وەزارەتمان بۆ کورسی و پۆز لە ڕابردوو بەدەستهێنا و ئەگەر خزمەتمان لە ڕێگەی و نەکرد بێ زەرەرمان کردووە جارێکی کە وەزارەتمان ئەوێت و سەرۆکایەتیمان ئەوێت و حکوومەتمان ئەوێ و شەڕی زۆرترین دەسەڵات ئەکەین بۆ ئەوەی خزمەتی پێ بکەین زۆر باش ئەمە بڕایەکی نیشتیمانی کوردستانە ئەمە لەسەر ئاستی ینی حکوومەت و وەزارەتەکان و پەرلەمان لە داهاتووە لە هەرێمی کوردستان یەک خاڵێکی زۆر گرنگتر ینی کە دوو جار بەرپرسیارەتی و ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان قورسەکە لە قۆناغی داهاتووە ئەویش متمانەی گەورەی ینی ئەم ناوچەیە بە تایبەتی سلێمانی وەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە کە چکە زۆربەی دەنگەکانی یەکێتی لێرەیە کە بۆتە هێزی یەکەمی ژێسە لێرە ینی پێکێنانی حکوومەتە خۆجیەکانی ئەم ناوچانەیە بەڕاستی ئەمەش بەرپرسیارەتی یەکێتی دوو جار قورس دەکە هەم لە حکوومەتی هێرێم هەم لە حکوومەتە خۆجیەکان یەکێتی تەوان کارنامەی هەیە بۆ ئەم بابەتەش خزمەتکردنی ئەم ناوچانە دەبێت چۆن بێ لە داهاتووە و پلانی یەکێتی بەڕاستی بۆ ئەم بابەتە چییە؟ وەکو وتت ئەگەر یەشێتی جیاواز لە سەرۆکایەتیەکان کە باسمان کردو ئەو پۆستە سیادیانی کە بەدەستی ئەهێنێت وەکو ئیدارە سەربەخۆکان و وەکو حکوومەتە خۆجیەکانی ئەم دەڤەرەکە یەکێتی تایە باڵادەست ئەبێت پێویستە تاوان هەر لای یەکێتی ئەبێت پارێزگارەکانە ینی بەرپرسی ئیدارە سەربەخۆکانە بەڵێ بەدڵنیایی لای یەکێتی بێت چکە وەکووتمان یەکێتی حیزبی یەکەمە ئەو خزمەتە شەر تەنها بە یەکێتی ئەکرێت بە دڵنیایی چکە حیزبەکانی کە وەکووتمان لە ڕابردوو تاقی کراونەتەوانی و ناتوانانی ئەو خزمەتە ناتوانانی ئەو شەڕە بکەن بۆ بەدەستهێنانی حیزبەکان لێرە دروست بوون و لێرەوە زەربەی گەورە لە یەکێتی درا و لە سلێمانیەوە دەنگی خەڵکی سلێمانی برایە پەرلەمان و ناتوانانی شەڕی بەدەستهێنانی مافەکانیان بکەن و جارێکی کە تاوانەکانی خۆیان خستەوە ئەستۆی یەکێتی بۆیە ئەم جارە یەکێتی کە پۆستی پارێزگاکان و هەر پۆستێکی کە بەدەست بێنێ ئەبێ پرۆژە خزمەت گوزاریەکان پرۆژە خزمەت گوزاریەکان بگەێنێتە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان یعنی ئەگەر باز لە خزمەتکردن بکرێت زۆر مەجالە گرێتەوانە تاوانە بێ هاوسنگیش پارێزیە لە دەسەڵات و لە هێزیان لەم ناوچانە بەڕاستی بە دڵنیایی ئەوە معادلەیەکی زۆر گرنگە کە هاوسەنگی بپارێزێ بەڵام ئێمە کاتێک کە باسی خزمەتکردن ئەکەین ناین تەنها چاومان لەسەر یەک نوقات بێ یەکێتی هەتا دەسەڵاتی هەبێت هەتاوەکو بتوانێت کار و کارنامەی خۆی لە حکوومەتە جێ بکاتەوانێت بەو شێوەیە ئەرکی قورسترا بێت یعنی تۆ سەیرەکەیت لە ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و سلێمانیا هیچ پرۆژێکی خزمەتگوزاری لەم ناوچانە جێبەجێ نەکراوە و حەسارێکی زۆر ماوەی ڕابردوو خراوەتە سەر ئەم ناوچانە و دامەزراندنی بۆ نەکراوە و زۆر شتیکە کە ئەبینین و زۆر وازەحە و زەقەکە جادەی سەمەتریمانەیە چەنێکە تەواو نەبووە
جێبەجێکردنی ئەم پرۆژانە و تاوابوونیان لە کاتی خۆیان و گەیاندنی یعنی خزمەت گوزاری بۆ سەرجەم شوێنەکان دروستکردن و ئیدارەدانی هێزی کار و گەنج چکە دوجار ئەگەر ئێمە بمانەوێ حکوومەتێک وڵاتێک هەرێمێکی سەر بەخۆی پێشکەوتووی باش بین ئەبێ گەنج لە بیر نەکەین لە عێراقا لە سا 24 ینی لە سا 24 زیاتری گەنجە کە ئەڵم گەنج لە تەمەنی 18 بۆ 25 ساڵ ئەمە دەستێکی کاری زۆر کاریگەرە کە ئێمە ئەتوانین هەرێمی پێ ببەرینە پێشانە بۆ وا لە گەنجەکانمان بکەین هەموو پەنابەر نەبەر هەر لە بیرمان نەچێت لە ڕابردوو ینی لە سەردەمی حکوومەتی یەکێتی بووە کە 2 ساڵ توانی سەرۆکایەتی حکوومەت بگرێتە دەست یەک دنیا ینی دەستکەوتی گەورە و پرۆژەی خزمەتگوزاری بۆ گەنجان بۆ مەسلەی ینی پێشینەی هاوسەرگیری پێشینەی خانوبەرە هەروەها تواناسازی هێنایە بەرهەم. ئەم هەڵبژاردنەی ئەم ساڵ کە ئەنجام درا ساڵی 2024 پەرلەمانی کوردستان ژمارەیەکی زۆر لە گەنج و لەو تەمەنە ینی تازە پێگەیشتوانی کە بەشدار بوون لە پرۆسەکەیە دڵنیان دەنگیان ناوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن نەتوانێت ئەم خوێنە تازەیە لەگەڵ سیاسەتی خۆی ئاوێتە بکە و خزمەتێکی باشیان پێ بکات هەروەکو سەرۆک باوڵوتی بۆیە کە ئەم گەنجانەمان لە دەست نەچێ و ڕێگای هەندەران و ڕێگای مینەتی و لە ناوچوو نەگرنە بەڕاستی. گەنجی زۆر دڵسۆز هەیە هەموو کاتێک ئەڵێن یعنی گەنجی ئێمە زۆر زیرەکە گەنجی ئێمە زۆر بەتوانای ئەگەر دەرفەت هەبێت دەرفەتەکان بۆ بڕەخسە و کووتت گەنجێکی زۆر بەشداری کردو لە پرۆسەی دەنگدانە و متمانی خۆی یا و بەیەکێتی ئەوان ئیشەکان تەواو کرد ئیشی ئەوان ئەو نیو سەعاتە بوو کە سەرۆک پاڤڵ داوای لێکردن ئیشی ئەمان دەست پێ ئەکات تا 4 ساڵی داهاتوو چۆن ئێمە لە سەرجەم پۆستە سیادیەکانە لە سەرجەم مەجالەکانە گەنجی زیاتر بێنینە پێشانە ڕاستە ئێمە ڕێز لە ڕابردوومان ئەگرین ڕێز لە بەتەمەنەکانی حیزبەکەمان ئەگرین و ئەزمموی ئەوان بە هەندوەر ئەگرین بەڵام هێنانە پێشەوەی گەنج و شەر نییە بە تەنها گەنج لە مەجای سیاسیا بێتە پێشانە تۆ کرد بازارت هەبوو هەلی کارت هەبوو گەنج بۆچی ئەڕوا بۆ ئەوروپا ینی گەنجی ئێمە ڕوا بە ئەوروپا بەشێکی زۆری بۆەوەی بە سۆشیال بژی نەک بۆ ئەوەیە کە بڕێک پارەی زۆر لەوێ بەدەست بێنێت گەنجی ئێمە ئەو دەرفەتی کاری کە لەوێ هەیە لێرە بووی بڕەخسێ ئامادەیە بیکە هەربیرمان نەچێت زۆرترین دەرفەت و هەلی کار و پرۆژە کە بۆ گەنجان کراوەوە لەسەر دەستی بەڕست وڵات تاڵەبانی تا لە پارێزگای سێبانی و ناوچەکانی دیکەیە بەڕاستی کۆمەڵێک ینی پرۆژەی باشەیە کە گەنجێ سەتیایە کارەکەن بە کاقوبات لە مەجای زۆر جیا ئەگەر ئەو ڕاستیە بڵێن لە مەجای زۆر جیا و لە جهەتی زۆر جیاوە خزمەتی بە گەنج کردووە و بەردەوام هانی گەنج ئەدا بۆ بەرەو پێشچوون بۆ داهێنان بۆ خۆ دروستکردن ئەمە بۆ خۆی ئەگەر بەردەوامی هەبێت و دواتر ئیدارە بدرێت و هەلی کاری بۆ بڕەخسێت بەڕاستی وڵاتی ئێمە شیچی کەمتر نابێت لە وڵاتانێکە کە پێشکەوتن یەکێتی دەستکراوە بووە سەیترەبێت بەڕاستی لە پارێزگاکانی ئەو ئومێدەمان هەیە و چاوەڕوانین سەرۆک پاڤڵ وەکو چۆن بەڵێنەکانی ڕابردووی هەمووی لە کاتی خۆی جێبەجێ کردو و پیاوی کردارەکان بۆ بەڵێنەکان ئەوەی توێتی جێبەجێ کردووە بۆ ئەمە و دوش هەر ئەوەی لێ چاوەڕێکەوە کادرانی پێشکەوتوی ئەم حیزبە بەڕاستی ینی سوور بن لەسەر ئەم بابەتەوە کاریشی بۆ بکەن لەناو حیزبە خەڵک لە سا 75 کادر و لایەنگر و خەڵکی مەدەنیش کە جارێکی کە متمانەیەشی بەو جۆرە یاوەتەوە بەیەکێتی لە ئاست بەڵێنەکان و لە ئاست قسەکانی سەرۆک پاڤڵا بۆ لە ڕابردوو لە ئێستا و چاوەڕێی لێکن و وەکو تیشمان هەر کات لە ئاست بەڵێنەکانمانانە بووین سزادراین بۆیە جارێکی کە ئەوە دووبارە نابێتەوانێ و یەکێتی من لەو بڕوایم پاڵپشت و پشتیوانی گەنجان و ژنان ئەبێت لە داهاتوو و هەرواش بووە. باش من هیچی وام نەماوە ئەگەر جەنابەت پەیامیشی کۆتاییت هەبێت سەبارەت بە سەرکەوتنەکانی یەکێتی و ئایندەی ئەم حیزبە بۆ حکومڕانی و بۆ ئاشتەوایی لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ دەستکەوتی گرنگتر لە بەغدا کە بەڕاستی هێشتا کۆمەڵێک لە مافەکانمان ماوە لێوە بەدەستی بێنین. دەستان خۆش بێ جارێک کە پیرۆزبایی لەسەر جەم لایەنگران و بربژێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواداران و کەسوکاری سەربەرزی شەیدانەکەم پیرۆزبایی لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم سواز بۆخوا کە ئەم هەڵبژاردنەمان بەبێ کێشە چووە پێشەوانێ هیوادارین لە ئاز ئەو متمانەیە بین کە خەڵکی هەرێمی ئەم کوردستانە بە یەکێتی نیشتیمانی کوردستانیاندا جارێکی کە ئەڵێنزاب خودێ بێ ئۆکەی یەکێتی ناتوانن ببنە مدیر عامیش و یەکێتی ئەم جارە بەشداری حکوومەت نابێت پێکێنەری سەرەکی حکوومەت ئەبێت هیوادارین لە ئاز ئەو متمانەیە بین و دەستیەوە خۆش بێت. زۆر سپاس بۆ خاتو گۆڤەند ڕەجەب کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو. بەخێراتی. زۆر سپاس.
بەڵێ بینەرانی بەڕێز سەڵقیم شەی پانۆراماتان پێشکەش کرایەوەش ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ